بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتوەکان باهۆی شەڕی داعشەوە زیاتر لە 3 ملیۆن و هاوڵاتی عراقی ئاوارە بوون و نزیکەی ملیۆنێک لەوانە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. دوای سەردانیکردنی کەمپی ئاوارەکان نێردەی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری پەنابەران ڕایگەیاند. ئاوارەکان پێویستیان بە هاوکاری زیاتری نێودەوڵەتی هەیە و وتیشی نەتەوە یەکگرتوەکان کێشەی قەیرانی دارایی هەیە و داوای لە وڵاتان کرد کە هاوکاری زیاتری نەتەوە یەکگرتوەکان بکەن. دیارە سەردانەکەم لە کاتێکی زۆر خراپدایە هاتوون بۆ ئێرە چونکە ناوچەکە لە جەنگدایە. لە ساڵی ڕابردووەوە تا ئێستا 2,600,000 عێراقی ئاوارە بوون. لە ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە کە بەرەوچی نەتەوە یەکگرتوەکانیشی گرتووە وەک پێویست ناتوانین هاوکاری پەنابەران بکەین. بۆیە دەبێت وڵاتانی نێودەوڵەتی هاوکاریمان بکەن. کۆمیسیاری باڵای پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتوەکانیش لە عێراق ئاماژەی بۆ کرد هەرێمی کوردستان هاوکاری زۆری ئاوارەکانی کردووە بە تایبەتی پەنابەرانی دەرەوەی عێراق. ئەو مافانەی پەنابەران هەیەە ئەمە بەشێکە لە یاساکانی نێودەوڵەتی بۆیە دەبێت پێیان بدرێت و هەندێک لە وڵاتان ئەو یاسایی تێدایە و هەندێکیش هەیە تەنها لەگەڵ یاساکەدا دەڕوات. هەرچەندە حکوومەتی عێراق بەشێک لە یاساکانی پەیڕەو نەکردووە بەڵام لە ئێستادا کاری باش بۆ پەنابەران کراوە. لە هەرێمی کوردستان پێشواسی زۆر باشیان لێ کراوە. لەلایەکی ترەوە وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق کەمپی نوێی لە شاری هەولێر بۆ ئاوارەکانی ناوچەکانی دەشتی نینەوە کردەوە کە لە 1000 کەرەڤانە پێگاتووە و بڕی 12 میلیارد دیناری تێچووە. بڕیاریشە لە هەفتەی داهاتووەوە هەرخێزانێکی ئاوارە لە هەرێمی کوردستان لە ئاڕێی کاردی زیرەکەوە مانگانە بڕی 400,000 دینار وەربگرێت. لە هەرێمی کوردستان لە هەفتەی داهاتووە دەست پێ دەکەین و لە کەمپەکانەوە دەست پێ دەکەین. ئەم کارتە بریتیە لە کردنەوەی حسابێکی بانکی بوو ئەوەی ئەو پارەی کە بەپێی یاسای بودجەی 2015 تەرخان کرا بۆ ئاوارەکان بچێتە حسابەکەیانەوە بتوانن لە ڕێگەی بانکەکان و نووسینگەکانی دیکەوە وەری بگرن. لە هەرێمی کوردستان لە ئێستادا زیاتر لە 1.5 ملیۆن ئاوارە و پەنابەر هەیە. نێردەی نەتەوە یەکگرتوەکانیش بۆ کاروباری پەنابەران داوای لە وڵاتان کرد کە هاوکاری زیاتری نەتەوە یەکگرتوەکان بکەن تا بتوانن باشتر هاوکاری پەنابەران بکەن. هێرشقادری NRT هەولێر.